لسورة الزخرف لآياتي بستودودا قالوا إنا وجدنا آباءنا على أمة وإنا على آثارهم مهتدون. طبعا إما باب بابيراني خمان آواد بيني لسر أمر بازا وإما بشوين آثارهم مهتدون إما بشوين رقاكاني أوان بشوين بي أوان دا رويشتين سيرك مهتدون ناظن متبعون وشكاني قرآن سيرك تشان وردن واتا إما نمان دزاني بلغيان تشيا أقبيو تا متبعون واتا لسا بلغ شوين يعني كوتين نوالا بابو بابيري إما بتيان دا پرست ئێمەش چاومان لە باوکمان بوو باپیری باوکیشمان چاوی لە باپیرمان کردبوو دایکمان چاوی لە نەنەمان کردبوو نەنەمان چاوی لە نەنە گەورەمان کردبوو کە ئەمە بتێکیان لە ماڵەوە دانابوو بەخوایان دەزانوی لێ دەپاڕانەوە و چاوەڕێی نەفع و زەڕیان لێ دەکرد ئێمەش مهتدون ڕێک بە شوێنی ئەوان کەوتین ومانزانی ئەوە ڕێگە ڕاستەکەیە یان وئینا عەلی ئاثارهم مقتدون لە شوێنێکی تری قورئانە هاتووە وإنا على آثارهم مقتدون يا مش اقتداء من بوانكر أم تقليدا شوين بي هالقرتنا ببي أو يبالقو برتشاو روشنيت هبه تشاو لي بهيلاك يا بردن أماني برد جهنم وتيان إيما لسر شويني آيني بابو بابيران مانين بلان بابو بابيران نشان ببي بالقا شوين كوتبون كواتا بكردي وببختي شوين هيش كسيق مكوا ببي أوي بزاني قصكي يانكر دوكي هالقلاوي وحي قرآن وفرمودي بيغمبر صلى الله عليه وسلم هالقلاوي عقله لصبنا ماي عقل وجيري ولوجيك وأزموني جيان أم قصيت بيدالي شوين كسيق مكوا ببي أوي بزاني قصكي هالقلاوي زانياري وزانستا لروي زانستية وبزيشكية ياسائية أندازيارية لروي زانستا وأم قصيت بودكا ئەگەر غەیری ئەوە قسەکەی هەڵقوڵاوی وەحی نەبوو هەڵقوڵاوی عەقڵ و زانست نەبوو هەڵقوڵاوی زانست و زانیاری نەبوو شوێنی کەوتی دڵنیابە ئەوە تۆ عەقڵی خۆت داخستووە عەقڵت بەداخەوە زۆر کەسەیە عەقڵی 0 کیلۆمەترە 0 کیلۆمەتر بەکار نەهاتووە هەر قسەیەکیان پێوت شوێن کەوت شوێنی هەموو بالوەرە و بانگەوازێک کەوت جوابی هەموو بانگێکی دایەوە بە هەموو ڕێگایەکە کەوتیان وەرە بە ئێرەدا بڕۆ ڕۆیشت هەموو ڕۆژێک شانی پەیژە بوو بۆ هەڵگرتنی کۆمەڵە خەڵک و بەرزکردنەوەیان وەختێکیش بەنجەکە بەریدا ئەمجا پەنجەی پەشیمانی گەزی نەخێر ئەم عەقڵەی کە خوای پەروەردگار پێی داوی بەکاری بێنە کە خۆت ئیجتیهادت پێ نەکرا تکایە شوێن کەسێک مەکەوە کە بە باڵگەی قورئان بە باڵگەی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە باڵگەی عەقڵ و ئەزموون بە بەڵگەی زانست و زانیاری قسەت بۆ ناکە ئەمانەی نییە و لە خۆی دەکا بە مامۆستا لە تۆ خۆتی لێ بپارێزە ساڵمان و ستەمکاران بەردەوام بەوە ماون کە شوێن کەوتوانیان هەر کوێرانە شوێنیان کەوتون